سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش قوتابیان خوێنکارانی عزیز بەردەوامین لە زنجیرە ڤیدۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی ساڵی خوێندنی 2022-2023 سەبارەت بە زانکۆ پەیمانگاکان تاوەکو بۆ ئەوی خۆشەویست ڕوون بکەینەوە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بە زانکۆڵاین پارالێل ئێواران پارێزگا و گشتی چۆن بووە. خۆشەویستانم، ئێمە لە درێژەی ئەم ڤیدۆیانەمانە و لە یەکەم ڤیدۆمان بۆ زانکۆی هەڵەبجە دەست پێ ئەەکەین و تیایدا باسی کۆلێژێکی نوێ بۆ ئێوەی خۆشەویست دەکەین تاوەکو ئێوەی خۆشەویست بزانن ئەم بەشە چییە و کەمترین کۆنمرەکانی چەند بووە لەگەڵمان بن و کۆلێژی ئەندازیاری یاخود سەرۆکایەتی زانکۆی هەڵەبجە با ببینین. یەک تاقە بەشمان هەیە لە سەرۆکایەتی زانکۆی هەڵەبجە یاخود لە کۆلێژی ئەندازیاری هەڵەبجە کە ئەویش بەشی شارستانیە. کەمترین کۆنمرەکانی بەم شێوازەیە کە بۆی خۆشەویست باسیەکەین تەنها لەقی زانستی وەرەگرێت. زانکۆڵاینی پارێزگا 78.6 و گشتێکەی 90.28. پارالێلی پارێزگا 81.433 و گشتێکەی 86.967. قوتابیان و خوێنکارانی عزیز، ئەوەی باسمان کرد بەشی شارستانی بوو لە زانکۆی هەڵەبجە کە بەشێکی ئەندازیاریە. زۆر جار پرسیاری ئەوەمان لێکەن ئاخۆ ئەو بابەتەی بۆچی کۆلێژی یاخود با بڵێن بەشی شارستانی لە هەڵەبجە بۆ کۆنمرەی کەم وەرەگرێت. بەڕێزان، دائیمەن ئەو شوێنانەی کە قوتابیان کەمە، خوێنکاریان کەمە، داواکاریان لەسەر کەمە، کۆنمرەکانیان دائەبەزێت. ئەگەر ببینین لەم ڤیدۆیەدا 78 بە 92 بە 90 بۆ گشتێکەی بۆ 90 حیساب کراوە بۆ ئەوەی ئەو خەڵکانی کە لە دەرەوە دێن بە کۆنمرەیەکی بەرزتر بێن. بەڵام کاتێک خەڵکانێک لە خودی پارێزگای هەڵەبجەوە یاخود لە سنووری سلێمانیەوە بۆی دێن بە کۆنمرەیەکی کەمتریش زۆر ئاساییە. لەبەرەوە حەزەکەم لەوە دڵنیا ببنەوە کە ئەو کۆلێژی ئەندازیاری بەشی شارستانیە چ لە هەڵەبجە بێ یا لە هەر شوێنێکی تر بێت، هەر کۆلێژی ئەندازیاری شارستانیە هەمان بابەتە خوێن و هەمان وردەکاریە و هەمان بڕوانامەش ئەدرێت و 4 ساڵشتیا خوێندرێت. بۆیە حەزەکەم قوتابیان خوێنکاران لەوە زۆر دڵنیا بن کە ئەو بەشە هەمان بەشە و بەڵام زیاتر ئەو بابەتە پەیوەستە بە با بڵێن شێوازی پێشکەشکردن چەند کەس پێشکەشەکات یا بەشەکە چۆنە یا خەڵکی ئەو ناوچەیە ئایا کەسان هەیە بۆ نمونە لە ڕاپەڕینەوە بێ بچێت لە هەڵەبجە بەشی شارستانی بخوێنێت. یعنی ڕێگەکان دوورن لەوانەیە هەندێک کێشەی قسم داخلی و ئەو بابەتانە لەبەر چاو بگیرێت. لەبەرەوە هەوڵەدەن بۆ خەڵکی هەڵەبجە دەوروبەرەکەی کۆنمرەی کەمتر وەربگیرێت، بۆ خەڵکانی دوورتر زیاتر وەربگیرێت بۆ ئەوی زیاتر سوود و قازانجەکە بۆ قوتابیان و خوێنکارانی سنووری پارێزگای هەڵەبجە و دەوروبەری بێت. بە هیوای ئەوەی ئەو بداتە و زانیاریانی بۆ ئێوە باسیەکەین سوودی هەبێت وتیایە سودمەند بن و بتوانن بەکاری بێنن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین. خۆشەویستانم، بۆ ماندووبوونمان لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕیانیشتان ئاگادار بکەنەوە. لە ئینستاگرامیش بە هەمان ناوەنشان ئێمە لە خزمەتتانین.